گەرموگەشترین سڵاوتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی. جارێکی تر ڕۆژی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵا پیرۆزبایی دەکەم لە سەرجەم خەڵک و تێکۆشەرانی ڕێگەی ئازادی لە بەرنامەیەکی دیکەی گزینگەوە لەگەڵتانین. لەم بەرنامەیە وتوێژێکمان هەیە لەگەڵ کاک زاگرۆس خۆسرەوی وەکو خوێندکاری پێشووی کورد و ئەندامی ئێستای سەرکردایەتی کۆمەڵە و داواکاری لەیان سەبارەت بە پەیوەندی کۆمەڵە و بزوتنەوەی خوێندکاری لە کوردستان تەوزیحاتێکمان بۆ بدەن. لێرەدا کورتەیەک لە مێژووی کۆمەڵەتان بۆ باس دەکەین. هەروەک لە مێژوودا تۆمار کراوە 45 ساڵ پێش ئێستا کۆمەڵە بە پێی پێویستیەکی کۆمەڵایەتی و تاریخی و لەلایەن خوێندکارانی کوردی زانکۆکانی ئێران وەکو ڕێکخراوەیەکی سیاسی چەپ و شۆڕژگەر پێکهات. کادرەکانی کۆمەڵە هێزی ڕێخەر و ڕێبەری سەرەکی خۆپیشاندان و حرەکەتە جەماوەریەکان لە کوردستان لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێراندا بوون. دوای شۆڕشی 1357 هەتاویش بە داهێنەری کۆمەڵە بۆ یەکەمین جار ڕێکخراوە جەماوەریەکان لەوانە ڕێکخراوەگەلی تایبەت بە ژنان، کرێکاران، خوێندکاران و قوتابیان و هەروەها ئەنجومەنە کەلتوری و ئەدەبیەکان لە شار و ئاوایەکانی کوردستان بەرپاکرا. پێشنگایەتی لە پێکهێنانی ڕێکخراوە دموکراتیکەکانی ناسراو بە جەمعیەتەکان لە شارەکانی کوردستان و بەرگری لێرانە لە جیایی دین و دەوڵەت و بەرگری لە مافی نەتەوەی گەلی چەوساوی کورد و هەتا دوایی وایان کرد کە کۆمەڵە بە خێرایی وەکو حیزبێکی نوێخوازی کوردستان پێناسە بکرێت. کۆمەڵێک لە خوێندکارانی پێشووی کورد کە لەو کاتەدا سەرکردایەتی کۆمەڵیان بەستۆ بوو لەوانە کاک فواد مستەفا سوڵتانی چەندین نوێکاریان لە خەباتی حەقخوازانی کوردستان پێکهێنا کە گرنگترینیان هێنانە مەیدانی هێزی پێشمەرگەی ژن و خەباتی مەدەنی بە شێوەی چۆڵکردنی شارەکان، ڕێپێوانی پشتیوانی لە ناڕەزاییە مەدەنیەکان لە چەندین شاری کوردستان و مانگرتن لە بەردەم هێزە چەکدارەکان و دامەزراوە حکوومیەکان بۆ بەدواداچوونی داخوازیەکانیان بوو. بەم شێوەیە بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵە دامەزرێنەرانی خەباتی مەدەنی و پێکهێنەرانی هێزی پێشمەرگەی ژن لە کوردستان بوون. هەروەک لە پێشدا ئاماژەمان پێدا بوو و توێژمان ئەنجام داوە لەگەڵ بەڕێز کاک زاگرۆس خۆسرەوی. بەڵام سەرەتا وەک نەریتی هەمیشەیی بەرنامەی گزینگ چەند هەواڵێک دەبیستین و دەگەڕێنەوە بۆلاتان بۆ درێژەی بەرنامەکە. بەشداری وەفدێکی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات لە ساڕۆژی دامەزرانی یەکێتی خوێندکارانی دموکراتی کوردستانی ئێران. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 23 ڕێبەندانی 1393 هەتاوی ڕێوڕسمێک بۆ ڕێزلێنان لە ساڵیادی دامەزرانی یەکێتی خوێندکارانی دموکراتی کوردستانی ئێران لە هۆڵی سەرەکی ئەم ڕێکخراوەیە لە کۆیا بەڕێوە چوو. شایانی باسە وەفدێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری و هەروەها ئەندامانی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات پێکاتوو لە هاوڕێیان فەرانەگ ئەڵماسی، خەلیل عەبدوڵڵاهی و سیروان حوسێن پەناهی بەشداریان لەم ڕێوڕسمە کردو لەلایەن ئەندامانی بەڕێوەبەری یەکێتی خوێندکارانی دموکراتی کوردستانی ئێران بە گەرمی پێشوازیان لێکرا. تەرمی خوێندکارێکی کورد دەدۆزرێتەوە. چەند ڕۆژ لەمەوبەر تەرمی لاوێکی کوردی شاری پیرانشار کە پێشتر خوێندکاریش بووە لە نێوان شاری میاندووە و مەڵکەندی لەلایەن وەرزەی ڕێکەوە دۆزراوەتەوە. باس بڵاوی کردوێتەوەکە چەند ڕۆژ لەمەوبەر تەرمی لاوێکی کوردی شاری پیرانشار کە پێشتر خوێندکاریش بووە لە نێوان شاری میاندووە و مەڵکەندی لەلایەن وەرزەی ڕێکەوە دۆزراوەتەوە. ناوی ئەو لاوە کوردە بێهزاد خودابەندە تەمەن 30 ساڵ و کوڕی ئەبوو بەکرە و پزیشکی یاسایی شاری میاندووە و هۆکاری گیانەدەستدانی ئەو لاوە کوردەی خنکاندن بە گوریز ڕاگەیاندووە. بێهزاد خودابەندە پێشتر خوێندکاری بەشی بیناسازی لە زانستگای ئازادی شاری تەورێز بووە و بەهۆی دەستکورتی نەیتوانیوە درێژە بە خوێندن بدات. تەرمی بێهزاد لە نزیک باغەتلەکانی نێوان جادەی میاندووە و مەڵکەندی دۆزراوەتەوە. ئەو لاوە تەمەن 30 ساڵەیە ماوەی 3 ساڵ لەمەوبەر بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانی ڕووی لە شارەکانی ئازەربایجانی ئێران کردووە و لە یەکێک لە کۆمپانیا پیشەیەکانی شاری بناو لەو پارێزگایە سەرقاڵی کارکردن بووە. هەر لەو پەیوەندیەدا بەڕێوەبەرانی ئەو کۆمپانیایەی کە ئەو لاوە کوردە کاری تێدا کردووە وتویانە بێزاد بەر لەو ڕووداوە موچەی 2 مانگی لەسەر یەک وەرگرتووە.
ژمارەیەک خوێندکاری بەهایی لە مافی خوێندن بێبەش دەکرێن. لقی یەکی دیوانی دادوەری ئیداری داواکاری چەند خوێندکاری بەهایی بێبەشبوو لە خوێندنی بۆ درێژەدان بە خوێندن ڕەت کردەوە. بە پێی هەواڵی هێرانە بە دوای ڕاگەیاندنی دەرەنجامەکانی کۆنکوری ئەمساڵ لە زانستگا دەوڵەتیەکانی کۆماری ئیسلامیدا ژمارەیەک خوێندکاری بەهایی کە دەرفەتیان هەبووە لە باشترین زانستگاکانەوە وەربگیرێن لە زانستگاکانی کۆماری ئیسلامیدا وەرنەگیراون و ئەو خوێندکارە بەهاییانە بە مەبەستی درێژەدان بە خوێندن سکاڵایان ڕووبە دیوانی دادوەری ئیداری کردووە. بەڵام بەرپرسانی دیوانی دادوەری ئیداری کۆماری ئیسلامی لە لقی یەکی ئەو دیوانەدا داخوازی ئەو خوێندکارانەی ڕەت کردووەتەوە و ئەو بێبەشکردنانە لە خوێندنی بە پێی پەسەندکراوی ئینقلابی و کەلتوری کە لە ساڵی 1368 یەتاوی بڵاو کراوەتەوە و لە ڕۆیشتنی خوێندکارانی بەهایی بۆ چوون بۆ زانستگا بەرگری دەکات ڕاگەیاندووە. یاسازانان و چالاکانی مافی مرۆڤ ئەو بڕیارەی دەستگای دادوەری ئێران بە پێچەوانەی مادەی 3 یاسای بنەڕەتی دەزانن و هەروەها ئەحمەد شەهیدیش سەبارەت بە گوشاری کۆماری ئیسلامی لەسەر کەمایەتی ئاینیەکان و بە فەرمینەناسینی مافی بەهاییەکان لە ئێران هۆشداری داوە. خوێندکارێکی بەهایی لە وتوێژێکدا لەم بارەوە ڕاگەیاندووە کە لەم ساڵدا ئەویش لە مافی ڕۆیشتن بۆ زانستگا بێبەش کراوە. 800 خوێندکاری بەهایی دیکەش لە ئێراندا هەر بەو شێوەیە لە مافی درێژەدان بە خوێندن و ڕۆیشتن بۆ زانستگا بێبەش کراون و هەروەها لە درێژەدا وتوویە چەندین شارۆمەندی بەهایی کە لەم دوایانەدا دەست بەسەر کراون پەیوەندیان لەگەڵ دامەزراوەی بەهاییەکان بۆ درێژەدان بە خوێندنی باڵا بووە و ئەو دامەزراوەیە زانستگایەکە کە بە مەبەستی درێژەدان بە خوێندنی ئەو خوێندکارە بەهاییانە کە لە مافی خوێندن بێبەش کراون دیاری کراوە. داخرانی قوتابخانەی 6 شاری کوردستان بەهۆی پیسبوونی کەشوهەوا و ناڕزایەتی شارۆمەندانی ئەهوازی. بەهۆی پیسبوونی کەشوهەوا قوتابخانەی 6 شاری کوردستان داخران و هەروەها ئەو بارودۆخە لە شاری ئەهواز ناڕزایەتی لێکەوتێتەوە. بە پێی هەواڵەکان ژمارەیەک لە دانیشتوانی شاری ئەهواز کە ڕێژەیان 70 تا 100 کەس بووە سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 20 ڕێبەندان لە ناڕزایەتی بە پیسبوونی کەشوهەوا و گواستنەوەی ئاوی ڕووباری کارون لە بەرامبەر بینای پارێزگاری ئەو شارە ناڕزایەتیان دەربڕیوە و لەو ناڕزایەتیە کە هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی هەوڵیان دەدا بڵاوە بە بەشداربوانی بکەن بەشداربوانی ناڕازی بە دروشمی هەوای پاک مافی ئێمەیە و بیرێک بۆ شاری ئەهواز بکەنەوە بەو بارودۆخە ناڕزایەتیان دەربڕیوە و بڕیاریان داوە لە چەند ڕۆژی داهاتوودا درێژە بە ناڕزایەتیەکانیان بدەن. بەرپرسی ناوەندی فریاکەوتنی پزیشکی خوزستان لەم بارەوە ڕاگەیاندووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 261 شارۆمەند بەهۆی گرفتەکانی پیسبوونی هەوا سەردانی بەشی ئۆرژانسی نەخۆشخانەکانی شاری ئەهوازیان کردووە و 9 کەس لەو شارۆمەندانە لە بەشە ئاساییەکانی نەخۆشخانە و هەروەها 6 کەسیش لە بەشی چاودێری تایبەتدان. شایانی باسە هەروەها بەهۆی چارەسەر نەکردنی گرفتی پیسبوونی هەوا و زیاتربوونی خاک و خۆڵ لە هەوادا لە چەند ڕۆژی ڕابردوو قوتابخانەی چەندین شاری کوردستان وەکو ورمێ، پیرانشار، میاندووا و بۆکان و مەهاباد داخران و پیسبوونی هەوا لە شاری سەردەشت گرفتی بینینی بۆ شارۆمەندان ساز کردووە و پیسبوون و خاک و خۆڵ لە هەوادا بەرگری لە بینینی دانیشتوانی ئەو شارە دەکات. جێگەی ئاماژەیە لە دوانیوەڕۆی یەکشەممە ڕێکەوتی 90 ڕێبەندان پیسبوونی هەوا لە شاری سەردەشت 17 قات زیاتر لە ئاستی ستانداردی جیهانی بووە و هەروەها بەهۆی زۆربوونی پیسی هەوا خەڵکی ئەو شارە بەتەنیا توانیویانە 300 میتری دەوروبەری خۆیان ببینن. بەرپرسی ئیدارەی پشتیوانی لە ژینگەی بۆکان لەم بارەوە ڕاگەیاندووە لەو شارەدا پیسی هەوا 10 قات زیاترە لە ئاستی ستانداردی جیهانی و لەگەڵ بەسەرچوونی کات هەوای ئەو شارە بەرەو پیسبوونێکی زیاتر دەڕوات. چالاکێکی خوێندکاری بە دوای 2 مانگونی و دەست بەسەربوون تۆمەتەکانی پێڕاگەیەندرا. چالاکێکی خوێندکاری لە دەستگایکردنێکدا بە دوای 2 مانگونی و زیندانی بوون تۆمەتەکانی پێڕاگەیەندرا. بە پێی هەواڵی هێرانە ئەمیر قولی چالاکێکی خوێندکاری پێشوو کە لە ڕێکەوتی دەی سەرماوەز لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرابوو ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 20 ڕێبەندان بە دوای 2 مانگونی و دەست بەسەربوون لە زیندانی ئەڤیندا لە لقی 6 لێپرسینەوەی دادسەرای مقەدەس کە ئەو دادسەرایە لە ناوخۆی زیندانی ئەڤیندایە تۆمەتەکانی پێڕاگەیەندرا. سەرچاوەی کاگەدا لەم بارەوە ڕاگەیاندووە ئەو چالاکە خوێندکاریەی پێشوو
لەو دادگایکردنەدا تۆمەتی کۆبوونەوە پرۆپاگەندە دژی نظام بەهۆی بەشداریکردنی لە کۆبوونەوەکانی پشتیوانی لە کۆبانێ و هەروەها سوکایەتی بە پیرۆزیەکان و سوکایەتی بە خامنەیی لە ڕێگەی دانانی نووسراوە لە لاپەڕەی فەیسبووکەکەیدا پێی ڕاگەیەنراوە. ئەمیر قولی پێشتریش بەوەی چالاکی سیاسی لە ساڵی 1387 هێتاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و هەروەها لە زانکۆ دەرکراوە. هزار پۆلی خوێندن لە ئازەربایجانی ڕۆژاوا دەبێ بڕوخێن. قوتابخانەکانی ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوا نەتەنیا لە بوونی ئامێری گەرمکردنەوەی ستاندارد بێبەرین بەڵکو بەشێکی بەرچاو لە بینای قوتابخانەکانیش بەهۆی ناستانداردبوونیانەوە هەڕەشە لە گیانی قوتابیان دەکەن. بە پێی راپۆرتی هەواڵنێری نێوخۆیەکان لە کۆی 20,000 پۆلی خوێندن لە ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوا نزیک بە 6,000 پۆلی خوێندنی ئەو ئوستانە پێویستیان بە مقاومسازی هەیە و زیاتر لە 4,000 پۆلی خوێندنیش هیچ ستانداردێکیان تێدا نییە. فەریبۆرز ئیسماعیلزادە بەرپرسی گشتی نوێژەنکردنەوەی قوتابخانەکانی ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوا ڕاگەیاندووە هەنووکە 4,011 پۆلی خوێندن لەم ئوستانەدا دەبێ بڕوخێن و لە بناغەوە دروست بکرێنەوە. بوونی ئەو ڕێژەیە لە قوتابخانەی تەخریبی لە ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوا لە کاتێکدایەکە ئەمساڵ تەنیا 7 قوتابخانە لەو ئوستانەدا دروست کراون کە بە گوتەی ئیسماعیلزادە بۆ درێژەدان بە ڕەوتی تێکدان و دروستکردنەوەی قوتابخانە خراپبووەکان 250 ملیار تمەن بودجە پێویستە. پێویستی ئەو بڕەبودجەیە بۆ تێکدان و دروستکردنەوەی قوتابخانەکانی ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوا لە کاتێکدایەکە بودجەی نوێژەنکردنەوەی قوتابخانەکانی وڵاتی ئێران بۆ ئەم ساڵی خوێندن لە 1,170 ملیار تمەنەوە بۆ 980 ملیار تمەن دابەزینی بەخۆیەوە بینیوە. هەروەها 9,000 پۆلی خوێندن لە ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوادا لە ئەمساڵی خوێندن کەڵک لە سۆبەی نەوتی وەردەگرن. ماوەیەک پێش ئێستا فەریبۆرز ئیسماعیل نژاد ئەو ئوستانەی لە ڕیزبەندی ستانداردسازی ئوستانەکاندا وەکو دوایین ئوستان بۆ ستانداردسازی لە قەڵەمدا بوو کە بە گوتەی ناوبراو قوتابخانەی گوندەکان بەهۆی ناستانداردیەوە بەرەو ڕووی زۆرترین مەترسی ئاگرکەوتنەوە و گڕگرتنی سۆبەی نەوتی و تێکڕووخان دەبنەوە. ئێستاش پرسیارەکانمان دەست پێەکەین لە بەڕێز کاک زاگرۆس. کاک زاگرۆس هەروەک ئاگادارن دوێنێ 26 ڕێبەندان 36مین ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە بوو. هەر بم بۆنەوە لە ئێوەی بەڕێز وەکو خوێندکارێکی پێشووی کورد و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە داواکارین سەبارەت بە پەیوەندی کۆمەڵە و بزوتنەوەی خوێندکاری لە کوردستان تەوزیحاتێکمان بۆ بدەن. بەر لە هەر شتێک دەبێ من پیرۆزبایی دەکەم لە هەموو خەڵکی بە شەرەفی کوردستان و هەموو بنەماڵی شەهیدەکان بۆ بۆنەی ڕۆژی 26 ڕێبەندان ئەو دەم تێکەڵاوی بزوتنەوەی خوێندکاری لەگەڵ خودی کۆمەڵە و لەگەڵ بزوتنەوەی کوردستان بەشێکی گرنگ لە ژیانی ئێمەوە دەبێ لەسەری بڕۆین. یەکێک لەو شتانەوەیەکەم خودی کۆمەڵە هەڵقوڵاوی بزوتنەوەی خوێندکاریە دەبێەوەی بزانن. ئەگەر هەڵقوڵاوی نیازێکی نەتەوەیە نیازێکی تەبقاتی بوو نیازێکی نەتەوەی و تەبقاتی بوو لە سەردەمێکیدا بەڵام شکلگیری و فۆرمێکی کە گرتی بەخۆی لە دانیشگا بوو لە زانستگا ڕەهاتە دەرێ و زانستگا بوو ئەو جگایەی ئەو چالاکانەی پێکەوەدان کە ئەو ڕۆحاصلەکەی بوو بە کۆمەڵی شۆڕجێر زەحمەتچانی کوردستانی کە ئەوڕ دەبینی بوو بە ساحبی ئەو خەباتە مێژوویە کە نەقشی خۆی لە کوردستاندانان بۆیە بزوتنەوەی خوێندکاری پەیوەندێکی ڕاستەوخۆی بە دامەزرانی کۆمەڵەوەیە و خودی بزوتنەوەی خوێندکاری لە پێشوشدا لەسەر مێژووی کوردستاندا دەوری هەبوو. ئێوە دوای کۆماری مەهاباد ببورن کۆماری کوردستان لە مەهاباد خامۆشیەک حرەکەتێکی وە نەبێویندرا. دوای ئەوە دەستی پێکردو لە ساڵی 46 خۆمان لە کە بزوتنەوەی ڕێبەرایەتی شۆڕجێری کە دەستی پێکرد لە کاک ئیسماعیلی شەریفزادەوانە هاتن، 46 خۆمان لە مەهاباد لە 46 خۆمان لە مەهاباد دەستی پێکرد لە کۆمەڵێکی شۆڕجێری کە دەستی پێکرد لە 46 و 47
ئەوانە بزوتنەوەیەک بوو کە خوێندکاران ئەو دەمی کاکسمالی شەریفزادە یەکێک لە بەرزەستترین خوێندکارانی کورد بوو کە هاتە نێو بزوتنەوەی خوێنێکی تازەی دایە بە حیزبە و حرەکەتێکی تازە و گیانێکی تازەی و بەرخۆدا و هەر ئەوەش بوو گرێدانێکی تازە بوو لە بینی بزوتنەوەی خەڵک و کۆماری کوردستان دەورێکی دیکە دەورێکی بژانەوەیەکی تازە بوو بۆ خەبات و هەر ئەوەش بەردەوام بوو لە دامەزرانی کۆمەڵەشدا دووبارە هەر ئیدامە هەبوو ئەوانە هەموو پەیوەندی ڕاستە خۆیان بە خودی بزوتنەوەی خوێندکاریەوە هەیە ئەگەر دەوری بزوتنەوەی خوێندکاریش بە لەبیرت بێ باسی بکەین زۆر جار وەکو مێژوو باسی 28 گەلاوێژ دەکەن ڕۆژی فەرمانی جەهادی خومەینی بۆ سەر کوردستان ئەو ڕۆژێک کە هێرشە شومەکەی جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستان کرا یەک شتی زۆر زۆر گرنگ و مێژوویی کە دەبێ باز بکرێەوە بزانی و نابێ بشاردێتەوە ئەویش ئەوەیە پێشوێ کە بێنە سەر کوردستان و پێشوێ کە فەرمانی جەهاد ڕابگەینێ لە 17 و 18 گەلاوێژی ئەو ڕۆژانەدا هەتا ڕۆژهای 27 پێش لەبەر دانیشگای تارانە چون بزوتنەوەی خوێندکاری بەهێز بوو کتێبخانە کتێبی ئازادیان دەفراشت لەبەر دەرکی دانیشگای تارانێت تەواوی ئەو کتێبفرێشیهای زۆر بوو هێرشێکی گەورە کرا بۆ سەر ئازادیهای خوێندکاریان دەگرتن لە خوێندکاریان دەدا لە کتێبفرێشەکانیان کۆ دەکردەوە لەبەر دانیشگا یعنی هێرشی بەسەر کوردستان پێش دەرامەدەکەی و بڵێ سەرچاوەکەی ڕێپێشدا لەوێ ڕادەستی پێکرد لەوێ ڕادەستیان بە کوشتنی ئازادیەکان کرد و وردە وردە پەلاویژ هەلی هاویشتە سەر کوردستان و بۆ خەفەکردنی ئازادی بەیان و عەقیدە و ئازادی کە لە کوردستان دەستەبەر کرا بوو و کۆمەڵە یەکێک لەو هێزە ئەساسیانە بوو کە پارێزگاری لێ دەکرد بۆ پارێزگاری ئەوەی دیارە دەوری بزوتنەوەی خوێندکاری هەر دەمە دەورێکی زۆر مێژوویی بوو تێکەڵاوێکی زۆر ئەگەر بزانن حتا وەکو شکلێکی توریستی لێ هات بوو تەواوی خوێندکاران کە دەیانویست کارێک بکەن سەردانی کوردستانیان دەکرد ئازادی کوردستانیان بۆ بوو بە سمبولێک هەموو خوێندکارێک دەهات ئەوانەی فعالی سیاسی بان فعالی سیاسی نەبان دەهاتن چاویان لەو ئازادیە دەکرد کە لە کوردستاندا هەیە تێکەڵاوێکی زۆر زۆر مێژوویی لە بینی میلەتی کورد و لە بینی ڕۆشنبیری ئێرانی ئەو سەردەمەیە ساز بوو خەڵک دەهاتن ڕۆشنفکر داهاتنە کوردستان چاویان لەو ئازادیانە دەکرد و ئەوەی بەشی زۆری ئەوانەی کە دەهاتن ئەگەر بڵم بەبێ ئێغراق سەدا 90 خوێندکار و دانیشتجووی غەیری کوردیش بوون داهاتن و دیارە تەسیری ڕاستە و خۆشی لەسەر خوێندکارە کوردەکان هەیە. بەڕێز کاک زاگرۆس هۆکاری ئەوەی کە زۆربەی هەرە زۆری توێژی خوێندکار و خوێندەوار و مامۆستایان لەو کاتەدا لە کوردستان هاتنە نێو ڕێزەکانی کۆمەڵە و خەباتی شۆڕژگێرانەی خۆیان لە چوارچێوەی کۆمەڵەدا درێژە پێدا چی بوو؟ ئەوە سنەتێکی تاریخێ لە هەموو دنیا وایە کە هەر دەورێک لە خەبات حیزب ئەحزابی سنەتی حیزبای سنەتی جازبەیەکی زۆری نابێ بۆ نەسلێکی ڕۆشنبیری تازەی کە گۆڕاوە کە فکری کردوتەوە کە شت دەخێنێتەوە کە زانستی زۆرتری وەرگرتووە کە دنیا لەگەڵی تەحولێکی تازە پەیدا بۆ لە دنیادا و حیزبێکی سنەتی ممکنە هەموو ئەو نیازانێک کە ئەو دەی هەوێ بەراوردنەکە زۆر تەبیعەکە ڕوو لە ڕووی کردێک لە فکری تازە نە لە حیزبی تازە ممکنێت و حیزبێکی تازە بە فکرێکی کۆنەوە دامەزرێنی خەڵک ڕووی تێناکە ولی کۆمەڵە بە فکرێکی تازەوە هاتەوە فکرێک بوو کە توانی بە زەرافەتێکی تەواوەوە بزوتنەوەی نەتەوایەتی لەگەڵ بزوتنەوەی تەبەقاتی تێکەڵاوێکی بکە بێەوەی کە پارسەنجێکی بۆ هەر کامێک لەوانە دەویست ئەو دوانە بەیەکەوە بڕات پێشێ و توانی نەقشێک و دەورێکی تایبەتی هەر بۆیش جازبەیەکی زۆرتری دەبێت بۆ نەسلی ڕۆشنفکر نەسلی خوێندەوار و خۆی ئەو نەسلەش بوون خۆیان دایان مەزراند ئەو نەسلەش بوون کە لە هەڵلقەی دامەزرێنە کە تۆکە چاوی لەکەی لە هەڵلقەی دامەزرەکان هەڵلقەیەکی ڕۆشنبیری خوێندکار لە زانستگا ڕاهاتنە دەرێ
هەر ئەوەش بوو ئەو پەیوەندیانیان بەردەوام بوون لە دوایش دەکە هەر هەڵلقەی لە هەر شارێکی کە دەیانگر لەگەڵ ئەو ڕۆژی میرانی ئەو شارانە خۆیان نزیک دەکردەوە ئەوانیان دەدیتەوە ئەوانیان ڕێک دەخست و لە هەر شارێ بە تایبەت بە کرمانشارە تا لای ئورمیە و ئەوانەدا هەتا نەغەدەی کە خەڵکیان دیتەوە خوێندکار بوونەوەن خوێندکارانیان دەدیتەوە ڕێکیان دەخستن و ببووە بنەمای بووە کە لە ڕۆژێکی ئاوادا کە کۆمەڵە خەباتی ئاشکرای خۆی دەست پێ کرد هێزێکی زۆری ڕۆشنبیل لە دەوری بۆ سەردەما هێزێکی زۆری کە لە خوێندگاکان داهات بوون لە خوێندکار بوونوانە ئەوان ئەو هەڵلقەیە پێکەوە وەسڵ بوونەوە بە لەبەرچاوگرتنی تایبەتمەندی ئارمانگەرایی و گۆڕانخوازیەکانی خوێندکاران و بزوتنەوەی خوێندکاری هەلومەرجی ئێستای بزوتنەوەی خوێندکاری کوردستان و خاڵە هاوبەشەکان و پردەکانی پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی کوردستان بەگشتی لە چیدا دەبینرێتەوە؟ بزوتنەوەی خوێندکاری خۆی هەمیشە ئاوانگارد و پێشرەو بۆ لە هەموو شوێنێکەوە لە مێژوودا ئاوا بۆ بەڵام بەداخەوە تو ئەلان دەبینی ئەو بزوتنەوەی لە چەند ساڵی ڕابردوودا لە زمانی جمهوری ئیسلامیدا سەرکوتێکی زۆر کراوە بڵاویان کردو سەرکوتیش وەس نییە سەرکوت بێ بڵێ خەڵکی لێ دەگرنەوە خەڵکیان نایاڵن فعالیت بکەن یا دەیان بنە ئەوانە سەرکوتی فەرهەنگیش کراون دایرەهای سیاسی ئیدۆلۆژیکیاندان لە زمانی شادا ئەوان نەبوو لە زمانی شادا تۆ فعالی سیاسیان دەگرن ممکن لە زیندانیان کەن ممکنە پێشی فعالیت سیاسەکەت بگرن ولی نەدەهاتن دایرەیەکی ئیدۆلۆژیک بۆ تو ئیداری ئیدۆلۆژیک سازکەن خەڵکی لەبار ئیدۆلۆژیکەوە سازکەن حیزبی ئیدۆلۆژیک لە مەقابلیدا سازکەن لە دانیشگاکاندا بەسیجی دانیشگایی سازکەن و حراست دانیشگا سازکەن بە حراست دانیشگا کۆنتترۆلی فکری خەڵک بکە بەو شێوەیە من پێم وایە بزوتنەوەی خوێندکاری بە زەحمەتێکی زۆرەوە حولێکی زۆری داوە بەڵام ئێستا ئەو دەور و نەخشەی کە ئێستا دەبێ هەیبێ لە نێو بزوتنەوەی سەراسەریدا ئەلئانەکە ئەو دەورەی بەداخەوە نییە دەبێت دەورێکی دیکە خۆی ڕێکخاتەوە دەبێت دەورێکی دیکە بەهێز بێتەوە دەبێت کەسایەتی خۆی بدۆزێتەوە دەبێت ئەتماد بەنەفسەکی تەواوە خۆی پەیدا بکە وەکو بزوتنەوەیەکی حەقخوازانە وەک بزوتنەوەیەکی پێشرە و خۆی تێکەڵاوی بە بزوتنەوەی ژنان کارگەران نەتەوەکان نەتەوە بندستەکان خۆی تێکەڵاوی ئەوانەکە مەسەلەن وەختی شارێک لە کوردستان دەکەوێتە ژێر هێرشی جمهوری ئیسلامی دەبێت بزوتنەوە خوێندکاران ئازا بێ بتوانێت ئێترازێ بکە مەسەلەن کرێکارێک لە شوێنێک زەربێت دەکە لە کارگەرانی ئۆتۆبوسڕانی وە بۆ لە بێژوودا لە زمانی شادا و کارە کراوە ئۆتۆبوسڕانی کە ئێحتسابی کردو دانیشگا هاتە پشتی ساڵی 49 ئێرانێ بوو دقیقان ئەگەر من هەڵە نەبم لە ساڵی 49 بوو ئێحتسابێکی ئۆتۆبوسڕانی تارانێکرا ئەو ئێحتسابە دیارە خۆی ئێحتسابەکە ئەرزشێکی زۆر بوو خەڵکی ئێحتسابیان کرد کرێکارانی ئۆتۆبوسڕانی ئێحتسابی کرد بەڵام ئەوەی کە هاتە پشتی و هەڵڵای ساز کرد خوێندکاران و دوایە بە دوای نیشدە تەڵەبەکانی دانیش ئامۆزی مەدرسەکانیش دەبیرستانەکانیش تاتیل بن هاتنە دەرێ هەموو پشتیوانیان لێک بزوتنەوەیکی گەورە لە تارانساز بوو لەسەر ئەوە بۆیە ئەگەر خۆی بدۆزێتەوە کەسایەتی خۆی بدۆزێتەوە بزوتنەوەی خوێندکاری بچێتەوە سەر ئەو نەریتەی کە هەی بۆ لە مێژوودا نەر لە ئێران نەرنە کوردستان لە دنیادا هەی بۆ وەختی خۆی لە پاریس بۆ دەهەی شەست بەهێزترین بزوتنەوە بۆ لە پاریسدا دەهاتن کە پشتیوانیان لە بەرگریان دەکرد لە شەڕی ڤێتنام لە هێرش بۆ سەر ڤێتناموانە دەهاتنە دەرێ ئەو بزوتنەوە بزوتنەوەیکی بەهێز بوو لە ئەمریکای لاتین هەروە بۆ هەمیشەش ڕەوتێکی پێشڕەوی بە بەخۆیەوە بینەوە هەمیشە ڕەوتێکی پێشڕەوی سیمایەکی پێشڕەوی هەبوو هەموو بزوتنەوەی ئەکسەری بزوتنەوە خوێندکارەکان سیمایکی پێشڕەوی هەبووە بەنسبەت حرەکەتەکانی کە لە کۆمەلگا بوون.
وەکو پرسیاری کۆتایی ئێوە دەزانن کە ڕۆحانی بە دروشمی کەمکردنەوەی بربەست و ئاستەنگەکان لەسەر ڕێی چالاکیە سیاسی مەدەنی و خوێندکاریەکان هاتووەتە سەرکار بەڵام بەکردەوە ئێمە تاکو ئێستا نەتەنیا کرانەوەیەکمان نەدیوە بگرە گوشارەکان زۆرتریش بوو بێت بەڕای ئێوە ئەم مەسەلەیە هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە؟ وڵا من بەر لە هەر شتێک هیوام ئەوەیە کە ئەو بربەستانە بۆ خەباتی خوێندکاری لاچن جا بە هەر شێوەیەک جاگای ڕوحانی لای دەبا بە حرەکەتی دیکە لاتێوەلی بە هەر هیوادارم کە ئەو بربەستانە کەمتر بێتەوە کە دانیشتجوو فەرا نە لە ژێر فشار و نێژزەختی بتوانێت ئازادانە حرەکەتی خۆگە بتوانێت ئازادانە فکر بکاتەوە بتوانێت ئازادانە بجوڵێتەوە بێت دەوری بێ لە ئایندەدا چون ئایندەی کۆمەلگای خۆیەتی بۆیە دەبێت نەخشی هەبێ منەوەی کە ڕوحانی چەندی قەولداوە چەند دەتوانانی بیکا و چەند نەتوانێەوە دیارە باسێکی دوور درێژە لە مربوط بە ئەلان نییە من پێم وایە چاوەڕوان دەکرێت کە بزوتنەوەی خوێندکاری خۆی لە نێو جەرجی ئەو خەباتەدا حرەکەتی خۆی وە قەتئەن بێ ئەسەر نابێ قەتئەن دەتوانێت تەئسیر لەسەر هەر دیکتاتۆرێکی لە دنیادا ئاوا بۆ تەئسیر لەسەردانەوە یعنی وانە بێ شتێکی مطلقە جمهوری ئیسلامی تازە تا دنیا بە دنیا هەروە دەمێنێتەوە جمهوری ئیسلامیش جزوی ئەو دیکتاتۆرانەیە کە بە فشاری خەڵک و بە فشاری خوێندکاران و فشاری کرێکاران و فشاری خەڵک نەتەوە بندەستەکان و فشاری ژنان بە تایبەت دەبێ ئاخرەوە بزوتنەوەی کە دەبێت بزوتنەوەی خۆی لە هەر چوار پارتی یەکتر هەر چوار زاویێرە یەکتر بگرنەوە بزوتنەوەی ژنان بزوتنەوەی نەتەوە بندەستەکان بزوتنەوەی خوێندکاران ئەوانە یەکتر بگرنەوە و بتوانن چارەسەری ئەو ڕژیمە نگریسە بکەن کە ساڵهایە بەسەر سەرنوشتی خەڵکیدا خۆی داسەپاندەوە. کاک زاگرۆس لە کۆتاییدا ئەگەر قسە و باسێکتان هەیە کە ئەزانن ئێمە ئاماژەمان پێنەداوە فەرمونون ئێمە گوێبیستی قسەکانتان دەبین. من فقط هیوامەوەیە کە بزوتنەوەی خوێندکاری دەورێکی دیکە ئەو شایستگیە و ئەو شتێکە هەمیشە هەی بۆ دووبارە بیبینێتەوە بیدۆزێتەوە و خوێندکاری پێشرە و بە تایبەت خوێندکاری کە خۆیان بەکەم نەگرن خۆیان دوور بگرن لەو تەبلیغاتانەی کە حکوومەت دەیکا کە بۆیان ئەوان خۆیان لە دوور بگرن حرەکەتی سەر بەخۆی خۆیان دەست پێ بکەن پێشرە و بن بۆ جامعە پێشرە و بن بۆ دیموکراسی پێشرە و بن بۆ وەرگرتنی هەموو مافێکی کە پێیان وایە ڕەوایە و کاری بۆ بکەن. سپاسدان دەکەم. زۆر سپاسی میوانی ئەمجارەی بەرنامە و هەروەها سپاسی بێپایانی ئێوەی خۆشەویستان و بینەران و بیسەرانی بەرنامەی گزینگ دەکەین. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمجارشمان. ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمەیلی ئێمەوە پەیوەندیمان پێوە بگرن و بەڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بەرنامەکەی خۆتان ڕازاوەتر بکەن. تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر هەر بژین بە شادی و خۆشی و ماڵاوە.